لیارەکانی هەفتەی نوێم و کۆتایی خولی بێچۆشێرانی عێراق لە کۆمەڵی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. لانیوە یەکەم بێچۆشێرەکانی هەولێر بە ئاستێکی بەرز دەرکەوتن. یوسف ژیکار هەرزوو لە خولەکی 5 زەرد پۆشەکانی بە گۆڵ یەکەم پێشخست. ئەیمەن ئەحمەد 2 خولەک دواتر بە لێدانی ڕاستەوخۆ ئەنجامەکەی 2 هێندە لێ کرد. لە خولەکی 34 باوان دەوەن گۆڵی سێمیشی بۆ هەولێر زیاد کرد. نیوە یەکەمیش بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دوم بێچۆشێرەکانی پێشمەرگەی سلێمانی بە هیوای گەڕانەوە بۆ کەشی یاریەکە هاتنەوە نێو یاریگا. دوای تێپەڕبوونی 2 خولەک محەممەد کاوە گۆڵ یەکەمی بۆ پێشمەرگەکان تۆمار کرد. 7 خولەک دواتر ڕائید مەجید گۆڵی دووەمیشی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە خولەکی 76 ڕائید مەجید بە تۆمارکردنی گۆڵی دووەمی خۆی و سێمی تیپەکەی ئەنجامەکەی بۆ پێشمەرگە یەکسان کردەوە. لە خولەکی 92 محەممەد کاوە گۆڵی دووەمی خۆی و چوارەمی تیپەکەی تۆمار کرد و سەرکەوتنی بۆ پێشمەرگەکانی سلێمانی مسۆگەر کرد. دیارە خۆتانەزان یاریێکی زۆر گرنگ و چارەمساز بوو بۆ هەردوو فەریقەکە. ئێمە وەکو فەریقی ینی وەرشی پێشمەرگە ئەم یاریە بە خاڵێکمان پێویست بوو بۆ ئەم یاریە، بەڵام ینی هەولێر بەبردنەوە سەرەکە و خۆشتان یاریەکەتان بینین کە یاریێکی زۆر بە چێژ و پڕتان بوو. بەڕاستی فەریقی هەولێر هیچی لە ئێمە کەمتر نییە، ینی یاریێکی زۆر باشیان کرد، ئەدایەکی زۆر باشیان کرد، ئیشێکی زۆر جوانیان کرد و بەڵام سپاس بۆ خوای گەورەی ئەرزانەکانی من لە شەوتی دووەما مۆفەق بوون و توانیمان یاریەکە بینەوە تایمون 4 گۆڵ بکەین و ئەلحەمدولیلا سەرکەوتین بۆ خۆناغی 4 گۆشەی زێڕینی خولی بێچۆشێرانی عێراق. زۆر کاتی دەوێ ئەوان لە سەرەتا یعنی وەختەکان ئەوەیە کە لێستاوە دەوێت پەریان پێ بدەین فێرە ئەخلاقیان کەین. فێرە نەتایج نیە، مشکلە نییە، دۆڕاندن و بردنەوە هیچ شێشێک نییە. 3-4 مانگە هەر بەو مەشقانە بەڕاستی ماندی بووینە گوناحە لە حالەتەکی ئەوها تووشی شکست بین. بەڵام ئەمە هەوڵی خۆمان دەدەین، هێشتا ئەمەلمان لە پێشمایە، ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهات و قەرەبووی ئەو هەڵانێک کە کردمان تاویزی دەکەین ئینشاڵڵا. بەم شێوەیە تیپی بێچۆشێرانیانی پێشمەرگەی سلێمانی بە کۆکردنەوەی 24 خاڵ و پلەی یەکەم گەیشتە قۆناغی 4 گۆشەی زێڕین و لە کۆمەڵەی زێڕن یاری دەکەن. هەولێریش بە 19 خاڵ و پلەی دووەم سەرکەوت بۆ کۆمەڵەی زیوی هەمان قۆناغی خولەکە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.